گەیشتنی پەنابەران بەیەکێک لە کامپەکانی ئەڵمانیا ئەو قۆناغەی گەشتە دوور و درێژەکەیانە کە زۆربیان خەونیان پێوە دەبینی. هەرچەندە لەبەر زۆری ژماری پەنابەران جێگە و ڕێگان هێندە باش نییە کە ئەوان چاوەڕوانیان دەکرد، بەڵام هەمووان دەزانن ئەمە تەنها بۆ ماوەیەکی کورتە. هەندێک لە ماوە کورتەشدا هەستیان بە جیاوازی گەورە کردو لەگە وڵاتی خۆیاندا. خۆشترە تا ئەسکارە بخۆم دەیژێمە کار بە ناکژێتەوە. وەڵا بخۆم دەیژێنەوە بەخۆشم بژێم گرەباری شێ دەکاتە. لە کوردستان معدل تاریخیە درێ ناقەبرێ دەژینەوە و لە کوردستان ناژینەمە عیبمان نییە و هیچ مشکلەمان ژیانمان خۆشەوە زۆر فەرقی کردیە و ینی ئێستاوانە یارمەتی مەزۆر دەدەن لە کارەبای فەرقی کردیە لە ئای فەرقی کردیە لە هەموو شتێک فەرقی کردێ پارەمان دێن لەخوای بەزادوی کێشەمانە ئەمن ئەوە یەکەم جار بەتەمام بێن بەس ئەوە قسە لەگە ماڵیان کرد بگوتبی ئەم دەڕۆم براکەشی گوتبی نەمەڕ و نازانم لەناو قسەکان کارەبا بڕا برایەکە گوت بەخوا دەیتازڵێ ئێوەڵا بەخوای کوردستان قەبرستان. بۆ ڕێخستنی ژماری بەلێشایی پەنابەران ئەڵمانیا چەندین کەمپی لەم جۆرەی ئامادە کرد. پەنابەران بۆ ماوەی 2 هەفتە بۆ 3 مانگ دەمێننەوە و پاشان جێگە و ڕێگەی گونجاوتریان بۆ دابین دەکرێت. کوردەکان لێرانە بە هەموو ئێستا مەجموعانە تقریباً 10 کورد دەبین. ئەو ئانی کە لە ئۆفیسی ئیش دەکەن لە بۆ ئەو پەنابەرانە لە بۆ لاجەیانە 2 کوردی تێدایە کە چۆن ئیکەربکە ئەوکەی بزەبت نازانم بزانمی هەولێرە نازانم بزەبت ئەوان ئیشەکانمان لە بۆ ڕادەپەڕێنن. لە ئێستادا چالاکی پەنابەران سنووردارە، زۆربیان بۆ کات بەسەربردن لە حەوشەکان کۆ دەبنەوە و منداڵەکانیشان خەریکی یاریکردنن. یەکێک لەو کوردانی لێرە بینیمان پێشمەرگەیشی هەڵهاتووی بەرەکانی جەنگە. بەڕاستی حەزمە کرد وەکو خەڵکی در پارێزگای لە خاک و نیشتیمانی خۆم بکەم، بەڵام ئەوەی نەعەدالەتیم لە پێشمەرگاتێ دیتە لە هیچ ژیانمدا لە چوزەیەکم نەبینیوە. فیشەکیان داما بەرپرسەکان بە سندۆق دەنا و سیارە خوانیان فرۆشتیان بردیان فیشەکیان فرۆشت. ئەوان بەوە نەوشێدا تەن 4 نەفەری تێدا بوون، ئێمەشدا قونچیمێک زەمینێدا بۆ گەرمایە هەمومان بە چاومان دیار بوو. کاکە چێ بیەگە 2 نەفەریش لەگەڵ ئەوی دی ساربی، یعنی تا ئێستا هیچمان نەدیوە تاکەوینە سەر تایمەوانە، بەڵام تاقین کردیتەوە هەر باشترە لە نەعەدەڵەتی. منداڵانی پەنابەران باستەم تێدەگەن بۆچی دەبێت وڵاتی خۆیان جێبهێڵن و لە دنیایشی نامۆدا دەست بکەنەوە بە هاورە دروستکردن. ئەو کۆچکردوانی کە تازە گەیشتنەوە ئەڵمانیا هەندێکیان هێنراونەتە ئەم کامپە بۆ هاوڵاتیانە. ئەم شوێنە کۆتایی قۆناغێک و سەرەتای قۆناغێکی دیکەیە. هەندێکیان لێرە و دەچون بەرەو شارەکانی دیکە و هەندێکیشان بۆ ماوەی دیکە لێرە دەمێننەوە بۆ دەستکردن بە ژیانێکی نوێ. سەرنگ هەرزیان ئارتی مانهایم.